ساڵی گەورەی فیزیای خۆر بەر هەموو شتێک دەکەوێت. کەشتی ئاسمانی پارکر سۆلەر پرووف تەندروستی تەکنیکی و ئەلکترۆنی و میکانیکەکەی زۆر باشە و هەموو سیستەمەکانی بە شێوەیەکی ئاسایی کار دەکەن و بەرەو نزیکبوونەوە مێژوویە یەکەمیەکەی خۆری دەڕوات لە خۆر کە چاوەڕوان دەکرێت بەیانی سێشەممە 24/12/2024 لە کاتژمێر 6:53 بەیانی بە کاتی ڕۆژهەڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە دەکاتە 2:53 دوای نیوەڕۆ بە کاتی هەولێر. ئەمڕۆ بەڕێوەبەرانی ئەرکەکانی کەشتی پارکر لە تاقیگەی جۆن هۆپکینس ئەپلاید فیزیکس لە لۆرێل لە مەریلاند هێمای پەیوەندی یان بیکۆنیان لە کەشتیەکە وەرگرت. ئەمەش لە ڕێگەی تەلەسکۆپی رادیۆیی دیپ سپیس نێتوەرک کۆمپلێکس کەش سەر بە ئاژانسی ناسایەوە دەکەوێتە کامبێرا لە ئۆسترالیا و دەرکەوت کە باری سروشتی و ئاسایی کارکردنی تەواوی سیستەمەکانی کەشتی پارکر سۆلەر پرووف پشتڕاست کراوەتەوە. ئێستا سۆلەر پارکر پرووف بەرەو نزیکترین خاڵ دەڕوات لە خۆر بەیانی 24/12/2024 کە دەکاتە سنووری تەنها 6,100,000 کیلۆمەتر لە سەرڕۆکەیدا. بەڵام لە کاتی تۆمارکردنی ئەم نزیکبوونەوەیە پەیوەندی واتە کۆنتاکت لەگەڵ کەشتیەکە بۆ ماوەیەکی دیاریکراو دەپچڕێت. وەزانایان بە پەرۆشەوە چاوەڕوانن تا لە ڕۆژی هەینی 27 ئەم مانگە دووبارە پەیوەندی لەگەڵ کەشتیەکە بگەڕێتەوە. ئەو کات دەست دەکات بە ناردنی ئەو داتاوێنانەی کە زانایان زیاتر لە 6 ساڵ خەونی پێوە دەبینن.